دووربوونی پێشمەرگە لە چەقی ئەو بارودۆخەی ناوچە جێناکۆکەکان ناسەخەمگیری ئاسایشی و ناوچانەی لێکەوتووەتەوە. ئەو بۆشاییە بە سوپا و هێزە ئەمنیەکانی عێراق پڕ نەکراوەتەوە. دەرکەوتنەوەی جموجۆڵەکانی تێرۆریش ڕەوشی ژیانی دانیشتوانی ئەو سنوورانەی خستووەتە مەترسیەوە. ئەم بارودۆخە لە گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچەکە زیاتر ناخوازێت. فراغێ دروست بووە بە تایبەتی لەو ناوچە کوردستانیانە، هەم حکوومەتی عێراقی توانای ئەوەی نییە ئەو ناوچانە پارێزێ و هێزی پێشمەرگەشی لێ نییە. بۆیە ئێمە داوا ئەکەین وەکو پەرلەمانی کوردستان و لەگەڵ پەرلەمانی عێراقا اتفاقێ بکرێ بۆ ئەوەی هەردوو حکوومەت هێزی پێشمەرگە بگەڕێنەوە بۆ ئەو سنوورانە بە گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ئەو سنوورانە ئەتوانین ئەو ناوچانە پارێزین هەم لە داعش و لە هەموو دەستێکی تێکدەرانە لەو سنووران. سوپای عێراقیش درکی بەوە کردووە کە هەمەهەنگی لەگەڵ پێشمەرگە دەرمانی ئەو دەردەیە، خۆیان ئەوەیان خستووەتە ڕوو. بە پێی زانیاریەکان چەند ڕۆژی داهاتوو گۆڕانکاری ڕوودەدات. بەغداد نایەوێت درزی نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقی هەبێت و کاریگەری لەسەر ئەو ناوچانە دروست بکات. بەگەڕانەوەی پێشمەرگا بۆ ناوچەکان لە زۆر لە ئێش و ئازاری خەڵکی ناوچەکان کەم ئەکاتەوە و بگیرە ئاسایشێکی زیاتر بۆ ناوچەکان دابین ئەکرێ بۆ هەماهەنگی لەگەڵ سوپای عێراقا و ئەو ناوچانە بۆ ئەو دام و دەستگانەی کە تایەتی و هێزی پێشمەرگەش بگەڕێتەوە بۆ ئەو شوێنانە زیاتر ئەو بۆشایانە پڕ ئەکاتەوە کە هەیە و پێشمەرگەش بە سروشتی خۆی بەو شێوەیە کار ناکا کە لە ڕەوایەکە دای بنێن ئیتر بە هیچ شێوەیەک لە ڕەوایەکە دەرنەچێت. لەبەرەوە هەر ڕووداوێک هەبێ ئەتوانێ بەدەمێەوە بچێ و سروشتی پێشمەرگەش بەو شێوەیە بووە. لە ماوەی ساڵانی ڕابردووی بوونی پێشمەرگە لەو ناوچانەدا دەستی هەڕەشەی تیرۆر لە سنوورەکە بڕابوو. کێو ماڵە بەردەوامەکان ئاسایشی سنوورەکەی بۆ دانیشتوانەکەی پاراستە بوو. ئەو وێنەیەی ئەوسا بۆ ئێستا هۆکاری داواکاری گەڕانەوەی پێشمەرگەیە بۆ ناوچە جێناکۆکەکان. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.